سڵاو لە تۆی بەڕێزیش بەخێر بێن یاخوا وەڵایی ماوەی تقریبان 30 ساڵێکە باوکم خەریکیان پیشەیە سەرەتا لە ئەوڵەوە خەریکیەوە بوو کە کامێرە ئەیە بەکرێ بۆ نەوە ئاهەنگەکان. دوای ئەوە وردە خەریکی دروستکردنی پاتری بوو بۆ کامێرەی ئاکادی. دواتر دەستی کرد بە کڕین هێنانی کامێرەی دیجیتال. ئەنەلۆکی شێرە کرد بەڵام دیجیتالەکە خواستێکی زۆری لەسەر نەبوو لەبەرەوەی خەڵک زۆر ئاشنا نەبوو بۆ مۆدێلە کامێرانە لە ئەوڵەوە سەرەتا زەرێکی کەمی مادی کرد بەڵامی تر خەڵک وردە ئاشنا بوو بەو جۆرە کامێرانە و زیاتریان خواستی لەسەر بوو خواستێکی زۆری لەسەر بوو باوکم بە جوملە ئەیهێنا. ئێمە زیاتر کامێرە ئەفرۆشین بە تاک و بەکۆ و پێداویستیەکانی زۆر گرنگە کە خەڵک لێمان داواکە پێداویستیەکانی زیاتر ئەفرۆشین. وەکو ئینارە وەکو مایک وەکو ستاند ئەو پێداویستیانەی کە زەرورن بۆ کامێرەمان پێی بێ. ستۆدیۆیەکی تەلەڤیزیۆنی پێویستی بە هەرچی شتێبێت لای ئێمە دەسەکەوە هەمانە و جوملەشمان هەیە توانین بۆ تەواوی شارەکان بینێرین بۆ دەرەوەی عێراقی ژێنێرین. جۆرەکان زیاتر سێ مۆدێلیەیە کە زیاتر ئەفرۆشێ کانون و سۆنی و نیکۆن زیاتر لێرە ئەفرۆشێ. سۆنی خواستێکی زۆری لەسرە تقریبان لە 2016ەوە سۆنی دەستی کرد بە نۆع کامێرەیەکی لە ئەلفاکان کە خواستێکی زۆری لەسرە بە ئێستاشەوە یعنی تەنانەت بۆ دەرەوەی هەرێمی کوردستان زۆرە ڕاستوەنی. یەکەم شت کوالێتیە کە زۆر باشە دووەم شتیش وەزنی زۆر سووکە یعنی ئەگەر تێبی خێ سەرگین بڵێک زۆر بە ئاسانی تەوازن یەکەیت و دوای ئەوە ئەشتوانی کانونیش بەکاربێنین بەڵام کانونەکە قورسە یعنی زیاتر فۆتۆگرافەر شتی زۆر پێیە کامێرەمان شتی زۆر پێیە ناتوانێت هەمووی بەیەکەوە بوونە لە جانتایەکە بۆ ئەو سووکترە بێ و ئەلوانی سۆنی تێرترە. خواست لە ئێرە لە سلێمانی و لە کوردستانە خواستی ئەلوانی تێر زۆر هەیە. زیاتر سۆنی تەمەنی درێژە و سۆنی چکە مۆدێلی تازی دەرکردووە سێنسەری میرارلێسە
ینی شەتەر نییە و زۆر بە دەگمەن کێشەیان تێکەوێ بۆیە خەڵک زۆر داوای سۆنیەکەن. کامێرەکان ئۆتۆ مانیۆڵی هەیە، ئۆتۆکەی تر خۆی ڕێکیەخا بەڵام لە مانیۆڵە زیاتر ئیژەکرێ. مانیۆڵەکە زیاتر ئەوانەی کە شارەزان بەکاری ئێنن و زۆر سوودی لێبین. باوکم ناوی عەدنان عومەرە لە سلێمانی نیشتەجێیە و لە ساڵی 1990ەوە دەستی کردو بەم پیشەیە و بە ئێستاشەوە بەردەوامە. ستاندەکان مۆدێلاتی زۆرە بەڵام لێرە ستاندی زۆر کوالیتیان ناوێ بە حەقەت چکە نانێ ئەو نرخە زۆرە بم بەستاند لەبەرەوەی کامێرەیەکە چێتە سەری ئەوێ بەس سابت بێ. بۆ ستۆدیۆکان و تەلەڤیزیۆن و ئەو شتانە ستاندی کوالیتیان پێویستە. یعنی باسی عامی هاوڵاتیان بکەین ستاندی وەسەتیانەوێ نەک ئەو پارێ زۆرەی ئەیەن کە بەستاندەکە بوون منە ئەیەن بە جۆری لێنسێک بۆی بگۆڕن یان کامێرەکە بگۆڕن بە کامێرێکی باشتر بەڵام کە تەلەڤیزیۆن و ئەو کەناڵانەی تر مەفروزە ستاندێکی باش پێبێ لەوەرەی کامێرەی گەورە زۆر بەکارێن. مەوداکان زیاتر ئەوەیە هەیە ئیشی زیاتر بە وایدا هەیە ئیشی زیاتر بە زوومە ئەوانە کە ئیشیان زۆر بە زووم هەیە 7/200 و شەریکەی سیگما هەیە 150/650 ئەمانە زۆر بەکاریە هەرە گرانەکەی لێنز لێرەیە $2400. وەکو زەمان ئێمە لێرە هەر مشتریەک بێ لێرە شتەکەی بۆ تاقیەکەینەوە چکە بەڕاستی وەکالەتی ئەو شوێنی وەرمانگرتووە زەمان نایەن ئەگەر بێت و زەمان بن ئەبێ هەر لێنسێک بوون منەتۆی کڕی بۆ زەمانی 3 ساڵ 5 گەڵایە خاتە سەر ئەوەش ئەرکێکی زۆرە لەسەر هاوڵاتیانەکە وەکو مادی بۆیە هەتا ئێستاش زۆر بەدەگمەن یعنی لە کێکەوە من نەمبینیوە کەسێک بێت بڵێ کێشە کەوتۆتە لێنزەکەم.